ئەمڕۆ بە پرۆجێکتێک بەشداریم کردووە ئەیش بنەی ئەنتی سلیپ ئەلەرمەوە واتە دژەخەوە بۆ ئەو کەسانەیە کە سایەکلۆری و بار هەڵگرن بۆ ئەوەی کە لە ڕوودای هاتووە بە دوور بن عینەکێکم دروست کردوم عینەکە ئەیبلینک سەنسەرێکە کاتێکی کاتە چاوی لە کاتی شۆفێریە هەر کاتێک جوڵەی سەری نەمایە خوچاوەکانی داخست ڕاستەوخۆ بە ئاگایەنێتەوانێ زەنگی ئاگادارکردنەوەی هەیە لەگەڵی شار ڕاستەوخۆ سیارەکە ئەوەسێ ئەتوانین لە جیاتی ئەم عینەکە من ئاوێنەی پێشی خۆی کەدا ئەیرێتەوانێ ئەم سەنسەری پێوەکەم لە بریم عینەکە بە شێوازە ئیشەکە کاتێ چاوەکان عینەکە کاتینە چاومان ئەمە سیارەکە ڕاستەوخۆ ئەڕوات هەر کاتێک من ئەم عینەکە چاوەکانم داخست ڕاستەوخۆ زەنگێکی ئاگادارکردنەوەم ئاەتێ لەگەڵیشە سیارەکە ئەوەستێ لە مودەی 5 سانیە ئەتوانم من کاتەکەی کەمتر کەمەوە لە مودەی 2 سانیە سیارەکە بۆستێت ئەشتوانم لەگەڵ یا ڕاستەوخۆ سیارەکە خاو بێتەوە نەک ڕاستەوخۆ بۆسێ لە دواوە بڵێن لە پشتەوە کەسێکی تر خۆی پێبکێشێ باشە باسی ئەومە بکەی ئەم بیرۆکەی و لە شۆ بۆ هاو ئەمە لەناو کوردستانە تا ئێستا ئیشی لەسەر نەکراوە بەڵام لەناو ئەنتەرنێتا سێرجم بۆ کرد گەڕام بە دوایە ئەم پرۆژێکتم بینی کە لە وڵاتانی دەرەوە پەرەی زۆر پێیرێ و زۆریش بەکارێن تەسەوڕەکە مەگەڵ لەناو کوردستانیشە پرۆژێکتێکی لەم شێوەیە گەورە بکرێت زۆرترین ڕووداوی هاتوچۆ ینی لە ڕووداوی هاتوچۆ کەمە بێتەوانێ و گیانی سەلامەتیە و شۆفێرانش ئەپارێزێت سەرجەم بابەتەکە خۆ دروستە کردووە؟ بەڵێ گیان هەموو شتەکان خۆم دروستم بووە تەنها ئەو شتانەی کە پێویستی بە لەحیم و لەحیمکاری بووە تەنها ئەوانم لە دەرەوە کردووە ما باقی ئیشەکانی تر بە کۆدین و بە بەستن و هەموو شتێک خۆم کردومە.